بەڵای خۆشەویستان دیارە بەرزبوونەوەی نرخی بنزین لێسادا لەناو شارەکانی هەرێمی کوردستاندا یەکێکە لەو بابەتانی کە تاوی هەم هاوڵاتیان هەم خاوەنی بنزینخانەکان کە خۆشیان بارودۆخەکەیان پێخۆش نییە تەواوی هاوڵاتیانی سەرقەڵ کردووە. دیارە ناو بەناو ئەم بابەتە دووبارە دەبێتەوە لە شارەکانی هەرێمی کوردستانە. دیارە ماوەی چەند ڕۆژێکە لە هەولێر و دهۆک نرخی بنزین بەرز بووتەوە و دوێنێ و ئەمڕۆژ نرخی بنزین لە شاری سلێمانی بەرزبوونەوەی دەستی پێکردو. لێستاشدا بەشێک لە چاودێران و شارەزایانی بابەتەکە پێیان وایە کە بۆ مانگەکانی داهاتوو ڕەنگە زیاتر ئەم نرخا بەرز بێتەوە. من بۆ زانیاری زیاتر لەسەرم بابەتە دوو میوانم دەبێت کە هەوڵ دەدەم گفتوگوی بابەتەکانیان لەگەڵ بکەم. هەریەکە لە بەڕێز جەنگی مەجید کاسەرۆکی ئەنجومەنی بنزینخانەکانی هەولێرە و ڕاستەخۆ لە هەولێرەوە میوانم دەبن وەر هەروەها بە هەمان قادر کا بەڕێزیان و تەبێژی بنزینخانەکانی سلێمانین و لەگەڵمان دەبن دواتر گەر ئامادە بوو کاک بەهەمەن سەرەتا لە کاک جەنگیەوە دەست پێ دەکەم. کاک جەنگی سپاس بۆ ئامادەبوونت لە ئێستادا و بە دیاریکراوی لەم ڕۆیە نرخی بنزین لە شاری هەولێر چەنە؟ سڵاو بۆ ئێوەش. نرخی بنزین لە ئێستادا لە شاری هەولێر لە 900 دیناریە هەتا 925 دیناری کە ئەوڕۆ لە شاری هەولێر بۆ شێوەیە. باشە. ڕۆژانە شاری هەولێر پێویستی بە چەند بنزینە بێت کە بۆی دابین بکرێت؟ ڕۆژانە شاری هەولێر ئەگەی شوکارەکان وەکو پێشتر زۆر بی بەردەوام بی ڕۆژانە پێویستی لە 4 ملیۆن یعنی 3 ملیۆن لتر تاکو 4 ملیۆن لتر دێت. بەڵام ئێستاکە ئێمە وەکو لە ناو شاری هەولێر ڕۆژانە ملیۆنێک و 800 هزار ئەوەیە کە تەوزیع دەکرێت بەسە بەنزیخانەکاندا هەتاکو عاجۆمەران و چۆمان و دیانە و شەقڵاوە و سیدەکان و مێرگە سۆر و ئەوە کە بنزینی حکومیە تەوزیع دەکرێت بە 690 دیناری بەسەر هاوڵاتیاندا. بەڵام کە ئەو بنزینە کە ئەوڕۆ نرخی بوویتە 900 دینار ئەو بنزینەکی بازرگانیە کە بەهۆی کێشەی سیاسی کە لە نێوان ئەو دەوڵەتانە کە ڕوویدا وەکو رووسیا و ئۆکرانیا و ئەوانە ئەو کێشە سیاسی وای کردیە نەوت بەرز بێتەوە. نەوت هەر لێرە بەرز نەبوویتەوە لە هەموو جیهان بەرز بوویتەوە گەیشتە 96 دۆلاری بەران ئەوە دوو ڕۆژە یعنی سەبرەدا دەبەزی هاتەوە 93 دۆلاری. بەڵام ئەگەر ئەو دانیشتانەی وێننایکە فەرەزەن کە لەگەر ئەمریکا و ئێرانی دابەزێ و دەمای وەزارەتی نەوتی ئێرانی دەتوانین نەوتەکانی خۆی هەناردە بکە ئەو کاتە نەوت زیاتر دادەبەزی. ئێستا لەو دوو ڕۆژەی 3 دۆلار دابەزیە و هیوامان وایە زیاتر دابەزی لە بەرەوەی شتەکان چونکە هەموو شتەکان پێکڕاگران بووە هەر نەوت نییە. ئێستا لە بەو کێشە سیاسی کە مۆسکۆ و ئۆکرانیا هەیتی غاز لە ئەوروپا بە شێوەیەکی بەرچاو بەرز بیتەوە. باشە. هەرێمی کوردستان بە دیاریکاری دەزانین کە لە تورکیا و لە ئێرانەوە سوتەمەنی بۆ دابین دەکرێت بە دیاریکراوی بنزین دەڵێم. لێسادا ئەم بڕێ ئەمان کەم کراوەتەوە خۆشە تشکێکی کەمە خستە سەری کاک جەنگی. بەڵێ ئێستاکە پێشتر وا بوو کە چەند ساڵێک پێش ئێستا یعنی ئێستا زۆر بە کەمی بنزین لە تورکیا دێ ئەو بنزینەی کە دەهات لە ئێران بوو لە ئێرانیش ئێستاکە بنزین بەخۆی لە حکوومەتی ئێرانی بنزینی گران کردیەوە. ئەو عەقدەی کە قراروا بوو ئەو سار لە بۆ کوردستان بنێرێتە کوردستان و بازرگانی بوو تیجارەتەکەوا بوو کە بنزینەکە خەرچی کوردستان بکڕن و بیهێنە ئێرەک نەکڕا ئەوانە خەرچی ئەفغانستان و پاکستان و هیندستان ئەوانە کڕیان. ئەو بنزینە ئێرانێک کە زیاد دەبی ئێستا دەستا ئەو دەوڵەتانەی دەوروبەری خۆی جیرانی خۆیتی ینی بە شێوەیەکی تۆکمە ئیتفاقیان کردیە کە ئەو بنزینەی لە دەوڵەتی ئێران بکڕن. ئێستا لێ زیاد نییە لە بۆمە بنێری کە ئەمە ئیستیفادەی لێ بکەین کە بشێ زۆر بە کەمی دێ. باشە. دەزانین کە حکوومەتی عراقیش بڕێکی دیاریکرا و بنزین دەنێرێت بۆ هەرێمی کوردستان. لێسادا ئەم بڕە بەردەوامی هەیە دەنێرێت بە هەمان بڕ بۆ شار و پارێزگاکانی هەرێمی کوردستان. قراروا بوو ڕۆژانە بڕ 1 ملیۆن لتر بنزینی بنێری حکوومەتی عراقی. بەڵام ئێستا زۆربەی کاتەکان ڕۆژانە 5 سیارە دەنێری لۆ هەولێری 5 دەنێری لۆ سلێمانی 5 دەنێری لۆ دۆچێ. قراروا بوو 10 سیارەی لۆ بێ کە دەکات 360 هزار لتر. بەڵام ئێستا بە کەمی دەینێری ئەو بڕێکە 1 ملیۆن لتر بوو لۆی هەیە 500 هزار لتری بگاتە کوردستان کەمتر ینی نانێری. جاری واشەیە لە 10 ڕۆژ 15 ڕۆژ جارێک
ملیۆنێک لتری دەنێری. باشە ئێستا بە دیاریکراوی کاکجەنگی گەر باس لە هۆکارەکانی بکەین ئێوە بە حکمەوەی لە ناو کارەکەیان ڕۆژانە لەگەڵ بنزینە کارەکەن لەگەڵ هاوڵاتیان و کەسانی کە شۆفێرن و پێویستیان پێی دەبێت هۆکارەکانی خستنەڕۆی بنزین بە دیاریکراوی بۆچی دەگەڕێتەوە کە باست لە کێشە سیاسیەکان کرد باستەوە کردکە بەپێی پێویست ناگا هۆکاری تر چییە لە ناو خۆدا ئەم کاریگەریە دروست بکات بۆ هەرێمی کوردستان؟ هۆکارەکانەوەچ پێم گوتی نەوتی عالەمی بەرز بوویتەوە ئەوەیە کە سەبەبی ڕئیسیەوەیە پێشتر کە نەوت بە 50 دلاری بوو بنزین بە 500 دیناری بوو نەوت بووە 70 دلار بووە 700 دینار ئێستا بوویتە 93 دلار دەبتە 925 دینار بەخۆی ئەوەکە دیارە کاتێک نەفتی عالەمی هیچ علاقەی بەوەی نییە کە نەفت بەرز بووە بنزین بەخۆی بەرز دەبتەوە چونکە ئەوەی کە بازرگانیە لەو شوێنانە دێ گران دەبی لەگە نەفتی یعنی ئەوە نییە برێ پەیوەندی بەشتەچکەوە هەبی ئەوەی کە هەشە ئەو بنزینەی کە لێرە هەیە کە تەوزیع دەکرێت هەر بە سعری خۆی تەوزیع دەکرێت گران نەکرایە هەر وەکو کە پێشتر چۆن تەوزیع دەکرا بەو شێوەیە ئەجە لەبەرەوەی هۆکارەکەی دیارە ئەو کێشە و ئالۆزی و ناخۆشی شەڕ و کێشەی دەوڵەتانە و ئەوەیە کە نەفتەکەش بەرز بوویتەوە سەبەبەکەی ڕئیسی ئەوەیە سەبەبی یەکەمی ڕئیسی کە ئەوەیە کە ئەو نەفتە بەرز بوویتەوە بڵێ باشە کاکجەنگی دەزانین کامە چەند جارێک ئەم حاڵەتە دووبارە بۆ لە سەرەتایی مانگی یەکی ساڵی 2022 واتە لەم ساڵەوە ئەمە چەندەم جارە کە ئەم گۆڕانکاری و بەرزەونیزمیە لە نرخی بنزینان دەکرێت لە هەرێمی کوردستان. بەڵێ وڵا ئەوەی کە ڕاستی بێ ئێستا لێرە ئەو نەوتەی هەیە ئەو بنزینە هەیە کە لە مەسفای کار ئەو تەوزیع دەکرێت بەسە بەنزیخانەکان و دەوروبەری هەولێر و هەتاک و سنوورەکان بەڵام یعنی ئەو بنزینەی کە فەرەزەن یعنی ئێستا کە لێرە تەوزیع دەکرێت ئەگەر لە مەسفای بازیانیش بە هەمان شێوە بەسەر شاری سلێمانیدا تەوزیع بکرابا و لە بۆ ئەو منتیقەی خۆی با بەڕاستی ئەو کێشە دروست نەدەبوو لۆ هەیە هەرزانی زیاتر ڕووی لە هەرێمی کوردستان دەکرد بە پێ خۆشحاڵیەوە هەفتەک پێش ئێستاش بە ڕێز پارێزگاری هەولێر هەموو بازگەکانی بەڕووی بازرگانان کردەوە کە بنزین و نەفت و گازی داخلکەن بە شێوەی ڕاستەخۆ بە بێەوە هیچ کۆسپەک بێتە ڕێیان. باشە زۆر باس لەوە دەکرێت کە هەمان بنزین بە هەمان کوالێتیەوە لە کەرکووک لە قەرەهەنجیر لە بشێک لە ناوچەکانی تر کە بە کێشە لەسەر و دەرەوەی سنووری ئیداری هەرێمی کوردستان باسی لێوە دەکرێت هەمان بنزینە هەمان کوالێتیە بە 450 دەفرۆشرێتە هاوڵاتیان ئەم فەرقە زۆرە بۆچی دەگەڕێتەوە ئەگەر بارودۆخەکە ئاسایی بکرێتەوە بنزینخانەکانی هەرێمی کوردستان بەو نرخە دەیفرۆشن؟ بەڵێ لەژێر سنووری حکوومەتی عێراقی بنزین بە 450 دیناری بەڵامەوە وەزارەتی نەفتی عێراقی حکوومەتی عێراقی بودجەیەکی لە بۆ تەرخان کردیە دەعمی ئەو بنزین و نەفتەی دەکا ئەگەنە ئەو بنزینەی کە لە بۆ حکوومەتی عێراقیش یعنی کە هاوردە دەکریان دەهێنرێت کە ئەوش بنزینی دەکری حکوومەتی عێراقیش دەکڕی هاوردەی دەکرێت بە ساوڵاتیان بەڵام ئەوەیە کە ئەو بنزینەی بەخۆی دێنی زیاتری لەسەر دەکەوی بەس بەخۆی دەعمی دەکە بەخۆی ئەو پارەی کە زیاتر لەسەر ڕاوەدەستی بەخۆی بودجەی دۆدانایە بەخۆی پارەکەی دەدا یان ئەو مەسفیانەی کە خۆی بەخۆی نەفتی خامی لە بۆ دابین دەکەوت ئەو بنزین و گاز و نەفتەی بەسەر منتیقەی خۆیدا دابەش دەکە ئەگەر ناکە برێ لتری بە 450 دینار ڕاوەستی ڕاوەناستی گرانترە نێزیک 850 دینار ڕادەوەستی بەڵام حکوومەتی عێراقی بودجەی لە بۆ تەرخان کردیە کە سعرەکەی پێدەینتە خوارێ. باشە ئەو بڕەبنزینە یاخود ئەو بنزینەی کە لە ناو هەرێمی کوردستانە هەیە هەمان ئەو کوالێتیەیە کە لە کاتی گرانبوون و بەرزبوونەوەی نرخی بنزیندا دەفرۆشە یاخود ئەم کوالێتی هیچ گۆڕانکاریەکی بەسەردادێ لە کاتێکا کە خستنە ڕوو لە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستانە کەم بێتەوە؟ ئەو بنزینەی کە ئێستا هەیە کە بەسە بنزیخانەکاندا تەوزیع دەکرێت ئۆکتانێکی زۆر ڕێک و پێچی هەیە بنزینێکی زۆر باشە خەڵکەکە ئەوەیە کە یعنی جاروێ زۆر چاوەڕوان دەکەن تاکۆ و بنزینەی تێکەن ئۆکتانەکەشی بەرزە کێشەی کوالێتی نییە هەمان ئەو بنزینە کە پێشتر تەوزیع دەکرات لەبەرەوەی ئەو بنزینەی کە بە شێوەیەک یعنی دابەشکردنی نەوتی هەولێر چەند مۆزەفی تەرخان کردی ئەو سیارانەی کە لە مەسفایەکان بار دەکەن هەمووی پلۆم دەکرێت هەمووی وەختی لە بۆ دادنرێت کە لە مەسفای بە نزیکە 1 سعات بگاتە ناو بنزیخانەکان لە هەمان بنزیخانەش
لیژنیان هەیە مۆزەفیان هەیە ڕادەوەستن ڕسمی پلۆمەکان دەگرن عینەن متابقی ڕقەمەکان لە عینەن کات دەکە سیارەکە بەتا دەکرێت لەنا ئەو خەزانی ئەو بەنزیخانەی زەرعە دەکرێتەوە ئەوجە تەوزیع دەکرێت بە سەحاوڵاتیان هیچ یعنی گومانش تێدانە بنزینێکی زۆر چاکە بنزینێکی کوالێتیشی بەرزە ئەو بنزینە تیجاریش کە هەیە لۆی هەیە جار بەجار خەلەلی تێدابی خراپی تێدابی بەڵام لێرەشدا دیسان لێرە تاقیگەی ناوەندی هەیە ئەوەی کە بەنزیخانەکان فەعز دەکاتن ئەفتانە ڕۆژانە بەسە بەنزیخانەکاندا دەگەڕێ کوالێتیان تەمەشا دەکە نمونیان لێوەردەگری فەعز دەکە بزانە ئەو بنزینەی کە حکومەت کوالێتەکەی ویستێ ئەو بنزینەیە یان ئەو بنزینە نییە ئەوجە لەبەر هەندێک ئەو بنزیخانانەی کە لە عینەن کات دەگە بنزینەکانیشیان تەواو نەبی ئەوە حکومەت ئیجراعاتی خۆی دەکات چەند بنزیخانە غڕامی زۆر کراینە ڕاگیراینە چەند ڕۆژێک ڕادەگیرێن تاکو کوالێتەکەی بنزینەکەی دەگۆڕن کوالێتەکەی باش دەکەن و فەعز دەکەنەوە ئەوجە لە بۆیان دەکرێت و لەسەر هەندێش غرامەکی باش دەکرێت. باشە مەترسیەکە لە ئێستادا کە خەڵک زۆر ترسی هەیە لەوەی کەیتر بەرەوەرزی بەهارە ڕۆین نرخی بنزینیش بەردەوام بێ لە بەرزبوونەوە پێتان وایە لە مانگەکانی داهاتوودا بە دیاریکراوی کە لە مانگی سێەوە نرخی بنزین زیاتر بەرز بێتەوە لە هەرێمی کوردستانە گۆڕانکاری بەسەرایەت؟ بەڕێیم بە پێی ئەو شارەزایانی ئەوانەی کە لە بواری بنزین و گاز و نەوتا ئیش دەکەن و لە سەرنەفتی عالەمی کە ئیش دەکەن ئەوەیە کە لۆی هەیە نەفتی عالەمی دابەزی تاکو $70 بێ لە $70 ڕابوەستی لە پاژە ئالۆزیە نێوان رووسیا و ئۆکرانیا لەو کاتی دایوان مایە کە هەم لەگەر نەفتی عالەمی ئەو بنزینە دابەزی و سعرەکان وەچ خۆی لێ بێتەوە. باش کاک جەنگی لەگەڵم بمێنەرەوە دیارە من دەستپێکیش باسم لێوە کرد کە میوانێکی دیکەمە بێت لەم تەوەرەیە بۆ گفتوگۆکردن لەسەر گرانبوونی نرخی بنزین کاویش بەڕێز بە هەمان قادرە بەڕێزیان و تەبێژی بنزیخانەکانی سلێمانین ڕاستەوخۆ لە سلێمانی و میوانمان دەبن کاک بە هەمان سپاس بۆ ئامادەبوونت لە ئێستا و لەمڕۆ نرخی بنزین چۆن بوو لە سلێمانی؟ بە ناوی خوای گەورە ڕێزم هەیە بۆ جەنابتان و بۆ میوانە بەڕێزەکە دیارە ئەمڕۆ لە شاری سلێمانی بۆ نرخی جۆرەکانی سوتەمەنی سۆپەر بە 1075 دینارە مەحەسەن بە 1000 دینارە نۆرمال بە 900 دینارە. بەڵێ سەبارەت بەوەی کە ڕۆژانە سلێمانی پێویستی بە چەندێک بڕی بنزینە بێت خۆی بۆ بڵێن پارێزگای سلێمانی و ئیدارە سەربەخۆکانی سلێمانی ئێمە پێویستمان لە 2.5 ملیۆن بۆ 2.5 ملیۆن ڕۆژانە پێویستمان بەو بڕە هەیە. ئەم بڕە لە ئێستادا دێت لە کاتی بەرزبوونەوەی ئەم نرخی بنزینە؟ خۆی کارەکەی ئێمە تەمان ئیدامەیە و بەردەوامیە بەڵێ هەتا ئێسێمە کێشەمان لەسەر کەمیەت نییە بەس کێشەمان لەسەر ئەوە هەیە کە سعرەکە گرانە. باشە دیارە هێندەی من ئاگادار بم کە لە ماوەی ڕابردوودا کۆبوونەوەتان کردو لەگەڵ نوێنەری وەزارەتی سامانە سروشتیەکان کۆبوونەوەکەتان بەکوێ گەشت باسی چی کرا هیچ بەڵێنێکیان نا بۆ ئەوەی کار ئاسانی بۆ هاوڵاتیان بکەن و بۆ ئێوەش بکەن کە ئێوەش دڵمتمەئین بن لەوەی کە بتوانن بەپێی پێویست بنزین بۆ هاوڵاتیان دابین بکەن؟ خۆی وەکو کۆبوونەوە نەکراوە کۆبوونەوەیەکی ڕسمی بەڵام ئێمە وەکو علاقاتی شخصی دایمە لەسەر خەتین باشە لەگەڵ ئیداری سلێمانی بەعام و نەوت و کانزاکانی سلێمانی ئەوەی کە لە دەسەڵاتی ئێمە و ئەوانە بێ ئەو دەسەڵاتە بەکارەهێنین بۆ ئەوەی کە ئیدامە بەکارەکە بین و بنزینێکی کوالێتی باش دابینکەین بۆ هاوڵاتی بەڵام لێرە دەسەڵاتمان سنووردارە مەسەلەن ئەوەی کە ئەکرێ ئێمە بەکاری دەهێنین لە دەرەوە ئەو بنزینە دەکڕین مەسەلەن لە ناو خۆی عێراقیجا ئەو سوتەمەنێکە بڕێکی باش هەیە کە ئێمە کارەکەمان بەردەوامە بۆەوەی کە نەوەستێ لەبەرەوە دەسەڵاتی هەمومان لە کارەکە مەحدودە. باشە هەمان و پرسیاری کە لە کاک جەنگیم کرد کاک بە هەمە دەمەوێت لە توی شیوە پرسمەوە کە پێشبینی دەکرێت بۆ مانگەکانی داهاتوو لەم نرخەی ئێستا زیاتر بەرز بێتەوە نرخی بنزین؟ خۆی وەکو ئێمە کە لە کارەکەین مەسەلەی بۆرسەی جیهانیەوە کاریگەری تەواوی هەیە لەسەر کارەکە لێرە
دوو جۆر ڕأی هەیە کە بۆرسە زیاتر بەرزەوە بێ ڕێەکە یاڵێ دابەزێ بەڵام ئێمە ئەو دوو بژاردە لە بەردەممانایە ئەگەر بۆرسە بەرزەوە بێ حتمما کاریگەری زیاتر لێرە ئەبێ ئەگەر عکسیش بێ حتمما کاریگەری دابەزین لێرە ڕوئەدا باشە بەڵام بەپێی وەزع و جە و خۆ دەزانی کە مەوسومەکە بەهارە ئەگەر حاڵەتەکە ئاساییش بێ ینی هیچ شتێک نەبێ بانزین بە تایبەتی لە جۆرەکانی تر بانزین تەڵەبەی زیاتر و داواکاری زیاترە بێ باشە کاک بامان ئەم حاڵەتە ڕەنگە کەمیش بێت بەڵام زۆر جار دەوترێت کە ڕەنگە لە هەندێک ناوچە لە سلێمانی یان لە هەولێریان لە دووەک و هەڵەبجا گۆڕانکاریەکە هەرچەند کەمە جار هەستی پێ بکرێت کە لە هەندێک بنزینخانەیە ڕەنگە بەدەر لەم حاڵەتەیش بنزین لە هەندێک ناوچە فەرقی هەبێت لە هەندێک گرانتر بێت لە هەندێک هەرزانتر بێت زۆر جارکەم حاڵەتانە ڕوو دەداتەوە کارەکەی بۆچی دەگەڕێتەوە بۆ چاودێری نەکردنی ورد و وجدانی خاوەنی بنزینخانەکان دەگەڕێتەوە یان چی؟ خۆی ئەگەر سەیری پرۆسەکە بەعام بکەین وەکو سلێمانی بە تایبەتیم باسی شاری سلێمانی یەکەم لێرە لیژنەکانی قایمقامێت لیژنە هاوبەشەکان ڕقیبێکی تەواون بەسەر کارەکانەوە بۆ هەموو ئیداری سلێمانی ئەو حاڵەتەی کە جەناب دەڵێی لە بەعزێ شوێنە هەرزانترە تەمان ئەگەر سەیری ناو شارکەی ئێمە هەمومان سعرەکانمان یەک سعرە ئەوەی کە لە دەرەوەیە بەهۆی ئەوەی کە بازاڕی کەمە یا حاڵەتێکی تایبەتی هەیە شتێک کەمترە فرۆشە لەبەری مشتریەکان ڕابکێشێ بەڵام هێناوەکو سعر ئێمە سعری هەمومان یەک سعرە و لەسەر ئەو ڕێگا ئەڕوین کە هەم کوالەتی باش دابینکەین ئەگەر سعرەکەیشمان تۆزێ گران بێ بەڵام ئێمە ئەولەوێتی کارەکەمانەوەی کە کوالەتیکی باش بین بە هاوڵاتی لەسەر سعر ڕاستە سعر گرانە باش نییە بەڵام خۆی گەر کوالەتی باش نەبێ خراپتر لەوەی کە سعری هەرزان بێ بەڵێ کاک بەهمەن زۆر سپاس دەکەم دوا پرسیارم ئاراستەی کاک جەنگیەکەم کاک جەنگی ئەگەر بەرزبوونەوەی نرخی بنزین بەم جۆرە لە هەرێمی کوردستاندا درێژەی هەبوو بەپێی ئەوەی کە ئێوە سەرۆکی ئەنجومەنی بنزینخانەکانی هەولێرن کۆنتاکتتان چی دەبێت لەگەڵ خاوەنی بنزینخانە و هەروەها کاک بەهمەن کە بەڕێزیان و تەبێژی بنزینخانەکانی سلێمانی پارێزگاکانی دوهۆک و هەڵەبجا ئێوە دەتوانن چه هەوڵێک بن بۆی داواکانتان بگەێنە سەر و خۆتان لایەنە پەیوەندیدارەکان بەڵێ وڵا ئەمە ڕۆژانە هەر لە گەریان لە سەخەتین ئاگاداریان دەکەینەوە هەر کێشە و گرفتێک لە هەر شوێنەکە بیان کە بنزین داخل نەبییان نێیان کێشەکە بێمە ئاگاداریان دەکەینەوە کێشەکان حەل دەکەین بەڵام وەکو پێم گوتی ئەو بنزینەکە ئەو بۆرسەی کە جیانیەکە بەرز بۆ پەیوەندی بە هیچ کەسێک نیە لەبەرەوەی ئێمە بنزینخانەکان زۆربەی بنزینخانەکانی کوردستان ئێستا تیجارینە بە خۆیان داوایان کردیە کە بە تیجاری بنزین بفرۆشن ئەو بنزینخانانەش کە بە نۆرەیان بە سەڕەکە لە حکومەتی وەردەگرن ئەو بنزینەی دەفرۆشن کە سعرەکەی دیاری کرا و لافیتەی سامانە سروشتیەکان لەژێر چاودێری سامانە سروشتەکان لێدەن و نرخەکەش هەڵدەواسن و کاتەکەشیان لە بۆ دیاری کرا و مۆزەفی ئەوە دابشکردنی نەوتی هەولێریش سەرپەرشتی بنزینخانەکان دەکەن. بەڵێ من زۆر سپاسی هەردوو میوانەکەمەکەم زۆر سپاسانەکەم کا لەم تەورەی بەرنامەکەمان میوانمان بوون هیوادارین بابەتەکە درێژەی نەکێشێت و هاوڵاتیانیش لەو مەترسیان نەژین کە دووبارە دەبێتەوە دیارە لە هەرێمی کوردستان بەداخەوە زۆر سپاس دووبارە بۆ هەرێک لە میوانەکانم جەنگی مەجید کە بەڕێزیان سەرۆکی ئەنجومەنی بنزینخانەکانی شاری هەولێر بوون و لە هەولێر و ڕاستەوخۆ میوانمان بوون هەروەها بەهەمان قادر کە بەڕێزیان وتەبێژی بنزینخانەکانی شاری سلێمانی بوون و ڕاستەوخۆ لە سلێمانی و میوانمان بوون.